سڵاتان لەبێ بەڕێزان. کوژرانی ژنێکی تەمەن 15 ساڵان لەلایەن مێردەکەیەوە لە سنووری پارێزگای دهۆک کاردانەوەی جیاوازی بەدەی خۆی داهێناوە. پۆلیسی دهۆک دەڵێت تا ئێستا تۆمەتباری ڕووداوەکە دەستگیر نەکراوە. هاوکات یەکێتی زانایانی ئاینی وەزارەتی ئەوقاف داوای گرتنەبەری ڕێوشوێنی تون دەکەن. بەشێک لە ڕێکخراوەکانی ژنانیش لەسەر کەیسەکە هاتوونەتە دەنگ. هاوکات هەر بەپێی ئامارەکان لە ماوەی سێ مانگی یەکەمی ئەم ساڵدا ڕێژەی توندوتیژی دژ بە ژنان لە هەرێمی کوردستان بە بەراورد بە ساڵانی ڕابردوو دوو هێندە زیادی کردووە. بە جۆرێک لە ماوەی ئەو سێ مانگەدا 1612 حاڵەتی توندوتیژی جۆراوجۆر دژ بە ژنان لە هەر سێ پارێزەکەی هەرێمی کوردستان تۆمار کراون. بەڕێزان کەیسی کوشتنی ژنە تەمەن 5 ساڵنەکە لە سنووری پارێزگای دهۆک و کەیسی توندوتیژی دژ بە ژنان لە هەرێمی کوردستان تەوەری دیوی دووەمی هەواڵی ئەمشەوە بۆ تاوتێکردنیشی لە ستۆدیۆکانمان لە شاری دهۆک دکتۆر سامی جەلال بەڕێوەبەری گشتی بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ئافرەتان لە دهۆک لەگەڵمانای هەروەها لە شاری هەولێریشەوە مەریوان نەقشبەندی وتەبێژی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵمانە ئێوەش دەتوانن هەر پرسیارێکتان هەیە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لە پەیجی NRT بە کۆمنت بۆمان بنووسن. سەرەتا سڵاو لە هەردوو میوانی بەڕێز، سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزان. لە دکتۆر سامی جەلالەوە دەست پێ دەکەم کە بەڕێزیان بەڕێوەبەری گشتی بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنانە لە پارێزگای دهۆک. دکتۆر سامی، ئەم کاتت باش ئەگەر دوایین زانیاری وردەکاری لەسەر ڕووداوی کوشتنی ژنە تەمەن 5 ساڵانەکە باس بکەی سەرەتا چی زانیاری و وردەکاری هەیە لەسەر ئەو کەیسە لای ئێوە؟ بەڵێ ئێواری باش، زۆر سپاس بۆ vê çapêkevnê roja şeva 22 ser 23 5 2014 afretek devera kelekçî hate kuştin şilayê zelamê wê ve dîv ew pêzanîn me heyên ku ev afrete temenê wê an jiyê wê 15 sal e malê 1999 he و zelamê wê teqrîben 29 heta 3 sal jê mastera حتا نوها دیار نینه اگر وی کشتنی چیه شوی که گشتی دیاره کشکات جواکی هایی جبر کو افضل ما دو جن هنه و افکتش خواستی اینای جنا دویه و اف کریار دمهاتی انجام دان اف کابرای جنکا خو کشتی نزدیکی 10 طلقه یان پترلی داینه کلاشینکوفه و رویه بو جهه که ندیار اجراءات التحقيقي هاتنا انجام دان شلاي بنجهي بوليسين كالكتشيفا وشلاي دادوري وكوليني رزر دادوري وكوليني خسروك فرمانه دزگیر کرنه بو توانباری درچوا دیف یا ماده 406 فقه الریف سیاست زادان عراقی و دیف چون بردوام بو دست سرکرنا توانباری و دزگیر کناویش بر کوی روی جهه کې ندیار. هیچ سکالەک لەسەر ئەم کەیسە تۆمار کراوە لەسەر کەیسی کوشتنی ئەم ژنە تەمەن 5 ساڵانە؟ برئیس توان کشتنی پیدوی تومار کردن اسکالای نکرد. جبر توان کشتی مافی گشتیه هر کسی که کوزانیاری هبن سروی توان شیر اسکالای تومار بکرد و مافی گشتی دواکار گشتی نری مافی گشتیه و شید متابعه اجراءات جواز لاجراءاتی و دکتور سامی جواز لوی که ایو کولانی پیوندیدار اجراءاتی خودتان دکن لسر ام کیسا پیشتریش یا خود تاکو استا پیشتر اسکالا تومار نکراوە بەهۆی ئەم کەیسەوە؟ هیچ سکالا که توندوتیژیه پیش انجام دانا و توان نهاتیه تومار کردن دیاره هکرم سحکینه ناحیه کادی سحکینه وی بابتی افکچه و جارا دویه کو شی بکد تمنویش 15 ساله نابورد دی فیاسای اول محاکمه رسمی نهایت مار کردن جبرکو تمنوی نگهشتی 16 سال دی فیاسا جماره 15 یا 2008 یا بارن کسایتی الهرم کردستان هیچ دادگاهک اوی آفرت مارنا کرد دیف او پیزانین ما هین اوش لای ملایکی هاتی مهر کردن و هکر بین شیدان آفرت یان کچکی یان جنکی بو اکی بینی یه بچیک بد بن تمنی یا سایدی بد بت توانک دیف یا صابرنگاربوناتون تجیا قزانی جماره هر سال 2011 و سزاویجی ما بین 6 هیو حتی 3 سال بو او کسی سمیان اوی کسی اوی آفرت یان اوی ظلامی بودین بتا توان بال وی کسی الویری ابرو
گرێبەستی دادگای نەبووە تەنها لە دەرەوە مارە براوە بوو پێی تەمەنی نەگەشتۆتە 18 ساڵ. دیفیاسایت وێت 16 ساڵ تمام بکات شنیکە دادگەه دەشێت هەکار بەرژەوەندیەوەدا ببینێت شێت مار بکات و هیچ دیف پێزانین ما عقدا ڕسمینینە المەحکەمێ إنما الدف مەڵایەکی هاتیە مارکردن و دەمێ هاتیە مارکردن ژیێوێ 14 ساڵ تمام نەبووە واژی طبعا ئەvە دیفیاسا بەرنگارمان توژی بەکەمی شارەت پێدایە بووە تاوان. بەڵێ دوکتۆر من دەگەڕێمەوە لە قسەی زیاتر لەسەر بکەین بەڵام دەچمە لای میوانی هەولێرمان بەڕێز کاک مەریوان نەقشبەندی و تەبێژی وەزارەتی ئەوقاف. کاک مەریوان سڵاو لە بەڕێزیشتان. سەرنجی ئێوە لەسەر ئەم کەیسە بە تایبەت وەک دکتۆر سامیش باسی کرد ئەم ئافرەتە تەمەنی نەگەشتوتە 14 ساڵ مارە براوە لەلایەن دیارە کە لەلایەن مامۆستایەکی ئاینیەوە مارە دەبڕێت. سەرنجی ئێوە وەزارەتی ئەوقاف لەسەر حاڵەتانە بە دیاریکراوی لەسەر ئەم کەیسە چییە؟ بەداخەوە من گوێم لە دەنگی میوانەکەی دۆهۆک نەبوو بەڵام بە شێوەیەکی گشتی ئەگەر مامۆستای ئاینی سەر بە وەزارەتی ئەوقاف ئەو پرۆسی هاوسەرگیری ئەنجامدا بێ بۆ ئەوکی ژۆڵەیە ئەوە ڕێنمایەکانی وەزارەتی ئەوقافیش کاندووە و من پێشەوەی بێمە ئەم ستۆدیۆیە لەگەڵ بەرپرسانی خۆمان لە ئەوقافی دۆهۆک قسەم کردووە و داوای زانیاری تەواوم کردووە لەسەر ناسنامە و شخصیەتی ئەو مامۆستایی کە ئەو پرۆسی هاوسەرگیری ئەنجام داوە بۆیە تا ئێستا ئێمە بەڕەسمی پێمان نەگەیشتووە لە لیژنەی لێکۆڵینەوە لەو دۆسیەیە کە ئایا ئەوە مامۆستایەکی ئاینی سەر بە وەزارەتی ئەوقاف ئەو پرۆسی هاوسەرگیری ئەنجام داوە یاخود لە دەرەوەی دادگاکان و لە دەرەوەی با بڵێن مامۆستایانی ئاینی هەرێمی کوردستان ئەم حاڵەتە ڕوویداوە بە شێوەیەکی گشتی ئەمە تاوانێک کە دش بە مرۆڤایەتی و دش بە هەموو ئاینەکانە ئەمەوێت تاکیدیش بکەمەوە کە ئەم پرۆسەی کوشتنی ژنان و ئەوەی کە ئیسە خەریکە بێتە دیاردە بەڕاستی دوور و نزیک پەیوەندی بە ئاین نییە بەڵکو ئەمە زیاتر پەیوەندی بە دابوو نەریت و ئەو بەڵێ هەر لەسەر کەیسەکە کاک مەریوان کێن ئەو کەسانی ئەو مامۆستایانی کە لەلایەن ئێوە وەزارەتی ئەوقاف ڕێپێدراون بۆ ئەنجامدانی پرۆسەی مارە بڕین پرۆسی هاوسەرگیری مەبەستمە ڕێنمایەکان چین بەڕێستان باس لە ڕێنمایی کرد؟ لە ساڵی 2007 وەزارەتی ئەوقاف ڕێنمایی داوەتە سەرجەم ئیمام و خەتیبی مزگەوتەکانی کوردستان سەرجەم فەرمانبەرانی وەزارەتی ئەوقاف مامۆستایانی ئاینی کە بە هیچ شێوەیەک پرۆسی هاوسەرگیری ئەنجام نەدەن بۆ هیچ کچ و کوڕێک هەتا دڵنیانە بن لەوەی کە کاروباری یاساییان لە دادگا تەواو کردووە و عەقدی زەواجی ڕسمیان لە دادگا تەواو کردووە و چوونەتە لای بنکەی تەندروستی بۆ پشکنینی خوێن و هەموو ئیجراعاتەکان تەواو بێ ئەو کاتە مامۆستای ئاینی دەبێت ئەو ژن و مێردە لە یەکمارە ببڕێەوە. ئەمەوێت تاکیدیش بکەم لە ئەو بابەتی مارەبڕینی شەرعیە تەنها بابەتێکی شەرعیە لە پەیوەندی بە معنەویەتی خەڵک و بە عەقیدەی خەڵکەیە لە ڕووی یاساییەوە هیچ اعتیبارێکی نییە لە دادگاکانی. کەواتە ئێوە ئێستا وەکو وەزارەتی ئەوقاف بە دادەچوونەکانتان چۆنە بۆ ئەم کەیسە و ئەو مامۆستایانی کە ئەم پرۆسەی مارەبڕینی ئەنجام داوە لە دەرەوەی دادگا زانیەکانتان تاکوێ بە دادەچوونەکانتان چی دەبێت؟ من لەو باوەڕە نیم کەوا مامۆستایەکی ئاینی سەر بە وەزارەتی ئەوقاف ئەم کاری کرد بێ بەڵام ئەگەر بێت و دەربکەوێ لە لیژنەی وەزارەتی ئەوقاف فەرمانبەری ئێمە بوو یاخودنا نەخێر تا ئێستا نەخێر تا ئێستا بۆمان ڕوون نەبووە. بۆچی بۆ دادەچوونتان نەکردووە کە لە کاتێکدا 3 بۆ 4 ڕۆژە ڕووداوەکە تێپەڕی و لە ماوەی ئەم 3-4 ڕۆژەیە بۆچی بۆ دادەچوونتان نەکردو بۆی ڕوون بێتەوە گەر مامۆستاکە سەر بە وەزارەتی ئەوقاف ئێوەش ئیجراعاتی خۆتان بگرنە بەر؟ چونکە پەیوەندی بێمەوە نیە ئەوە تاوانێکە و مەسلەیەکی جناییە. وەزارەتی ئەوقاف تەدەخل ناکە هەتا ئەو کاتی کە لەلایەنی ڕسمی لە وەزارەتی ناوخۆ ئاگادارەکرینەوە کە یان لە دادگاوە ئاگادارەکرین کە کەسێکی ئێمە بەرپرسە یان بەشدارە لەم پرۆسەیە. من دڵنیاتانەکەمەوە کە ئەگەر بێت و مامۆستای ئاینی سەر بە وەزارەتی ئەوقاف بەشدار بوو بێت لەم پرۆسی هاوسەرگیریە بەڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ ئەوە بەشێکی تاوانەکەی لە ئەستۆ ئەکەوێت و ئێمە بەرگری لێ ناکەین لە دادگا. ئێوەکو وەزارەتی ئەوقاف ئیجراعاتی تایبەت بە خۆتان هەیە لەگەڵ ئەو مامۆستای ئاینیانەی لە نمونەی ئەم حاڵەتە کە مارەبڕین لە دەرەوەی دادگا مارەبڕین بۆ هاوسەرگیری پێشوەخت دەکەن؟
بەڵێ ئیجراعاتی ئەمە چین ئیجراعاتەکان؟ ئیجراعاتی ئیداریە تایبەتمەندە بە قانونی خدمەی مەدەنی کە فەرمانبەرێکی وەزارەتی ئەوقاف سەرپێچی ڕێنماییەکانەکە ئیجراعات ئەکەوێتە سەر بەرپرسی فەرمانگەکەی و بەڕێز وەزیری ئەوقاف کە سەلاحەتی ئیجراعات لەگەڵ مامۆسایان بکات لەوانە ئەگەر وتار خوێن بێ ڕاگررتنی لە وتار خوێندن یا ئەگەر یا ڕاگررتنی لەوەی کە پرۆسی هاوسەرگیری ئەنجامدا. من ویستم بەڕاستی ئەوە ڕاست بکەمەوە کە تا ئێستا پرۆسی هاوسەرگیری شێوازێکی ڕسمی نییە لە ناو وەزارەتی ئەوقاف لەبەر ئەوەی بابەتی قانونی تەنیا لە دادگا بێک لای بکرێتەوە لە قانونی وەزارەتی ئەوقاف شتێکی تیان نییە کە پەیوەندی بە پرۆسی هاوسەرگیری و مامۆسای ئاینی بێ. من ئەمەوێ ئاماژە بۆ بکەم 1-2 ساڵ لەم و پێش یەکێتی زانایان پرۆژەیەکی زۆر گرنگی تەقدیمی خولی پێشووی پەرلەمان کرد بە ناوی مەزونی شەرعی کە تایبەت بن ئەو کەسانی کە حەقیان هەیە ژنمارە ببڕن، بەڵام بەداخەوە دەنگی نێنا لە ناو پەرلەمانە و پەسەند نەکراوە پرۆژەیە. بۆیە ئەگەر ئەو پرۆژەیە پەسەند بکرای من و ئازانم ئێستا زۆر ئەم بابەتە ڕوونترە بوو و دەوری وەزارەتی ئەوقاف و لایانی شەرعی لەم مەسەلا زیاتر دەرەکەوت. بەڵام بە شێوەیەکی گشتی من پێم وانە کە ئەو مامۆسا ئاینی ئەوەی کردووە ئەو پرۆسی هاوسەرگیری ئەنجامداوە بە دەرگاوی سزاکانی وەزارەتی ئەوقاف لە ڕووی یاساییەوە یاخود لە ڕووی ئیداریەوە سزاکانی چی دەبێ بۆ حاڵەتێکی لەم شێوەیە کە دوجار بۆتە هۆی کوشتنی ئافرەتەکە لە کاتێکدا کە تەمەنی 14 ساڵ بووە مارە بڕاوە. بە دیاریکراوی دەسەڵاتەکانی وەزارەتی ئەوقاف چین ئەگەر ئەم مامۆسایە سەر بە وەزارەتی ئەوقاف بوو بۆ سزادانی؟ وەک ئاماژەم بۆ کرد ئیجراعاتەکان ئیجراعاتی ئیداریە، لەوانە ڕاگررتنی لە کارەکەی سزادانی لە ڕووی مادیەوە فەسڵکردنی هەر جۆرە لە ئیجراعاتی ئیداری بەپێی قانونی خدمەی مەدەنی بەپێی گەورەی تاوانەکەی بەو شێوە بێت ئەگەر بێت ئەوە فەرمانبەری ئێمە بێ. بەڵام سزای گەورەی لە دادگا بێ کە دادگا ئەتوانێت پشت بەسێ بەو ڕێنمایانەی وەزارەتی ئەوقاف کە دەری کردووە کە مامۆسای ئاینی نابێ پێش ئەنجامدانی پرۆسی هاوسەرگیری لە دادگا هیچ پرۆسەیەکی شەرعی یان مارەبڕینی شەرعیە بەڵێ کاک مەریوان سزای گەورە لە دەگەڕێمەوە بەتایبەت لە ماوەی ڕابردوودا لە هەرێمی کوردستان لە هەندێک ناوچە کە هاوسەرگیری پێشوەخت وەکو دیاردەیەک تا کوێستەش بەردەوام بووە، هەندێک لە ڕێکخراوەکانی ژنان باسییان لەوە کردووە سەبارەت بە هاوسەرگیری پێشوەخت. دواتر دەگەڕێمەوە وڵات بۆی قسە زیاتر لەسەر بابەتە بکەین. دەستمەوە لای دکتۆر سامی ئێوە لەسەر ئەم کەیسە ئێستا فەرمانی دەستگیرکردن تەنها بۆ کەسێک دەرچووە بە تۆمەتی کوشتنی ئەم ژنە تەمەن 15 ساڵە؟ بله فرمان دەستگیرکردنێ بۆ هەفژینەوەی دەرچووە دیف مادە 406 فقرة ألف واحد قانون یاسا سزادانە عێراقی بۆ زیاتر بۆیە کەس دەرچووە مەبەستم فەرمانی دەستگیرکردنەکە بۆیە کەس دەرچووە؟ بەڵێ بەس بۆ بکەرەکە بۆ هەفژینەوەی ئافرەتە 15 ساڵی بۆ زیاتر زانیاری ئەڤرۆ هاتینە بانگێشکردن شلای ڕێزدار جەنابێ وەزیری نافخۆ پترش ساعتێکی کۆمبینەکە دای خستی دیال جەنابی و دیال هێژا ڕێڤەبەرە گشتیا بەرنگاربووناتن و تیژیە ئەف کەیسە تێر و تەسەلی هاتە تەوتوکردن و ئەم گەیشتنەوەی قەنەعاتێک و ئەو زەڵامەوێ بتنێ تاوانبارنینە ئەم دیف وەزارەتە نافخۆ و دیف تێڕوانینامە ئەمت بینین دوو تاوانێت هاتینە ئەنجامدان. تاوانە ئەولی دەی بابەت vێکچێنە دەمێ ئەف کچە 13-14 ساڵی دایەشی و دایە کەسێکی و دیف یاسای و دیف شەرعی ناهێتە مەهارکردن و دایە کەسێکی و گەلک فەرقیا عمری هەیە مابینەوە دیسا کەسێکێک و ژنێک هەیە ژبەر بێ چەندێ یاسا ڕێکی نادێت و ئەف کارە ئەنجامدای ژبەر هەدی نەشیوانە چون دادگە هەیە vê پرۆسی ئەنجام ژبەر بێ چەندێ هاتینە تەوجیهکردن ڕزدار وەزیری نافخۆ کو سبەس پێدێ سکاڵایەکە فەرمی پێشکەش بکەین دادگەها قەسرۆکێ دژی بابێ vێکچێ و دەیکا vێکچێ و بەری vێگاوێ ئەف ڕازەمەندیدایە کو ئەف پرۆسە ئەنجام بێتە ئەنجامدان کو ئەvە دیف یاسا بەرنگاربووناتون تیژیا خێزانی ژمارە هەر ساڵە 2011 مادە 2 فقرة 2 بتە تاوانێک و سزاداناوێ 6 هەیڤا کێمترنینە و 3 ساڵە پترنینە بۆ ئەو کەسێ بچیکێک یان ئەف طبعا ئەف ئافرەتە عمری 13-14 ساڵێک ئەvە بچیکی ئەم حسابکەن ئەم حساب لە ڕووی یاسایەوە دکتۆر سامیەوە کە لە بەراورداتی بەرەنگاربوونەوەی توندژی دژ بە ئافرەتان کار دەکەن لە ڕووی یاساییەوە ئاوسەرگیری پێشوەخت ئەمە بەستمەوەی مافرەتی کە لە تەمەنێکی کەمتر لە تەمەنی یاسایی خۆیدا مارە بڕاوە لە دەروی دادگاش مارە بڕاوە لە ڕووی یاساییەوە سزاکەی چی دەبێت؟
الديف ياسا برقاربونات نتيجة خيزاني مادة 2 فقرة 2 دانشيا كتشكا بتشيك يعني تزويج الصغيرة بلفظة عربي هاتي تبت تاوانك وديف مادة حفت ياسا برقاربونات نتيجة خيزاني عقوباوي 6 هيفا كيم ترنينا والسي صالة جي بترنينا يعني جنحية زائدا عقوبات ماليجي غرامات كابنا سرا وكاسي اف بروسا انجام داي جبر في چند صبا ما من اجراءات القانوني كوك جهتك بيوندي دار ما في هي سكالا گشتي تومار بكين ام دي سكالا دي جي باب و دايكا في كچ تومار بكين سكالا جواز لدايك و باوكي ام كچا لسر او ما مساعينشي ك بروسي ما برنكن انجام داوي بسكالا تومار دكن اكيد افا بله أبد ديف مادة 47 و 48 ياساس زنا عراقي أبد بتا بنا شركاء بنا بجدار بود في توانه دا ما مستای آینی هر کسی که کو بجدار باید في پروسه دا و هر کسی که رضامندی دایا و اف پروسه انجام دایا توان باره و د اجراءات در حقیقی ورگیرین بالمناسبه قالك تشت هاتنا بلا فكرين قالك دعايات هاتنا بلا فكرين حتى قشت هندك لقطات الفيديو هاتنا بلا فكرين كو إشارات هندا أفرت يا هادية تشويه كرين يعني كو عندك عردت ويد هستيارت هاتينا برين طريقة خدا دم أم زفرين أفروش هفليري ما استمارة تشريح ما إنا استمارة تشريح كو شلاي دا دور بزيشك دادي الدهوكي برسمي إشارات بداية هيج برينا كتلا شبيدا نينا مجرد أفرتا 10 طلقة فيكاتين يان بترجي وكي استمارة تشريح بجد وأجر مرناويجي نزيفة كا تندا كتلة شويدا بيدا بوي نتيجة أفطلقت كو فيكاتين طبعا أفطلقة كلاشينكوفي هاتيا بكارينان والزور نيزيك يعني أمشين بيجي نديف علم التحقيق الجنائي المتركة كيمتر أفرامية اللي هاتي أنجام دان وبتا أجر شيواندنا لا شيوي جبر في چندي أم تأكيد كين بو همي جهادات بيواني دار بو همي وسائل الإعلامية بو همي منظمات بو همي هولات يقو كو أف طرمي في أفرتين نهات يشيواندن أول نقطة دوي أوا كواتوي بلوك راوة توقع ترميم أفرت الشيوين راوة راسنية ترميم الشيوين راوة نخير هيش راستنينا جبر تقريري بزيشكي بل أم حالتانا دكتور سامي تاچن لسنوري بروبرايتك إيه وهي حالتي ماربريني أفراد لتمني كم لتمني بل لتمني ياساي تاچن أم حالتانا هي لا إيه تاچن تومار كراوة بدأ شون تان كردو بو كيسي دي كي لم شوية لسنوري ودا أفصل أشياء تأكيد كما بحالة الدوية حالتك دي افرتك آواره روش آوا بو کردا روش آوا دي ساجيوي 15 سال بو و هف جينوي سر 6 سال دا بو او هات سنتر راوشكاريا خيزاني بتراضي اف دو طرف جيك وبون وطلاق تشبو وهلك وشو مالقو ما امشين چاره سر بكين بل اف كيشا مخابن نجهشتيا ريفبريا ما نجهشتيا سنتر راوشكاريا خيزاني ده هكر اريشك هبت امشيا بين چاره سر بكين و اف كارساتا نت هاتا انجام دان براستي الفيريجي تقصيرياتش دي بابت فيك تشي هياش بر او كتشاوا نيفرو بيوندي دي بابت خو كريا و اشارات بنددا كو اريشك يا هي بل نوا قستا بوليسا كريا نوا قستا بنجاه تندوتيجيه كريا القضاء شيخان وانتظار كريا وحتى بلا دكتور سامي دقرم ولات دمي بسملاي كاغ مريوان ايوك وزارة اوقاف پێشتر ئیجراعاتان کردو تاکو ئێستا لەگەڵ مامۆستای ئاینی کە حاڵەتی لەم جۆرە ڕوویدا بێ شتێکی لەو جۆرە هەیە لە بەردەستان وەکو ئامار یاخود شتێکی لەو جۆرە بوو بێ پێشتر نەخێت لە ڕاستیا حاڵەتێکی لەو شێوە ڕوبەڕووی ئێمە نەبووەتەوە تا ئێستا و دوای ئەوەی کە لە 2007ەوە ئێمە ڕێنماییمان داوەتە مامۆستایانی ئاینی ئیلتیزامێکی زۆریان کردووە لە ئێمە زیاتر لە 2500 مامۆستای ئاینی فەرمانبەرن لە وەزارەتی ئەوقاف تا ئێستا حاڵەتێک نەهاتووە کە مامۆستایەکی ئێمە پرۆسی هاوسەرگیری ئەنجام دابێت و لە دادگا دەربازی بوو بێت ئەگەر لە دادگاش دەربازی بوو بێ حتمما ئێمە ڕێگەی پێنادەین کە لە مزگەوتەکانی سەر بە وەزارەتی ئەوقافا کار بکە بەڵام بە شێوەیەکی گشتی مامۆستاکانی ئێمە پابند بوون بەو ڕێنمایی وەزارەتی ئەوقافەوە ئەوان ئێستا زۆر باشەزانن کە ئاکامی ئەنجامدانی پرۆسەیەکی هاوسەرگیری لەم شێوازەی کە ئێستا ئەم ڕووداوە گەوری لێکەوتوێتەوە زانن کە مەترسیەکانی چەندە بۆیە هیوادارم هەر لە ڕێگەی جەنابیشتانەوە تاکی دەکەم و جارێکی کە زۆر بە وردی
مامۆسایانی ئاینی مامەڵە لەگەڵ مەسلەی پرۆسی هاوسەرگیری بکەن و داوا لە پەرلەمانی کوردستانی شەکەم لە لیژنەی ئەوقاف لە لیژنەی مافەکانی ئافرەتان لە هەموو ئەو لیژانانی کە پەیوەندیدارن لەوێ کە ئەم مەسلەیە بە یاسا ڕێک بخەن زیاتر هەستەکەم جۆرێک لە مەتاتی هەیە ئێستا پرۆسی هاوسەرگیری لە دەرەوەی هەرێم ئەنجامەدرێ بەداخەوە بە دەیان و ڕەنگە بڵێن بە سەدان پرۆسی هاوسەرگیری کە بەدەرن لە یاساکان بەدەرن لەو یاسایانی کە لە پەرلەمانی کوردستان دەرچوو ئەنجامەدرێ بەڵام تا ئێستا ئیجراعاتی لەکوێ ئەو پرۆسانە ئەنجام دەدرێت بەڕێز دکتۆر سامی لە ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان ئەنجامەدرێ لە مەخمور لە خانەقین لە مووسڵ لە کەرکووک لەو شوێنانە بە سەدان پرۆسی هاوسەرگیری ئەنجام دراوە کە خەڵکی هەرێمی کوردستانن واتە ژن و پیاوەکە خەڵکی هەرێمی کوردستانن چوون لێ پرۆسی هاوسەرگیریان ئەنجام داوە وەکو ئەم حاڵەتەی کە ئێستا هەیە من نازان بەڕاستی سەد دکتۆر سامی چۆن ئەوە ناوی ئەنێ هاوژینی ئەو کچە چۆن ناوێنێ هاوسەری لە کاتێکا ئەوە هیچ سەنەدێکی یاساییان نییە لە دادگا مارە نەبراون نازانن حاڵەتەکەی چۆن ناوێنێ هاوژین چۆن نەزانێتەوە هاوسەرن هاوسەری یەکترین ڕەنگەی سەتەنها لە قسەی خەڵکەوە ئەو بڵێ بۆیە هیوادارم کە ئەم شتە زیاتر بە یاسایی بکرێ ئەم دۆسیە و بەم شێوە نەمێنێت. بەڵێ کاک مەریوان تا چەند هەماهەنگی هەیە لە نێوان ئێوە وەزارەتی ئەوقاف لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان سەبارەت بە پرسی تونوتیژی دژ بە ژنان تونوتیژی دژ بە خێزان بە شێوەیەکی گشتی لەم حاڵەتانە کە باس دەکرێت تا حاڵەتێکی لەم جۆرە ڕوونەدات ڕەنگە باسکردن لەسەر ئەم پرسانە نەیە تاراوە. وەزارەتی ئەوقاف ئێجگار هاوکارە لەم دۆسیایە بە چەندین کۆنگرەی تایبەت بە مافەکانی ژنان و ئافرەتان بە سەرپەرشتی ڕاستەوخۆی وەزارەتی ئەوقاف بە هەماهەنگی لەگەڵ ئەنجومەنی خانمان لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بەردەوام ئێمە لە کۆڕ و سیمینار و محازەرە و چەندین دیبێتی جیاجیا بووین و تا چەند پێ دوایە ئەمە دەوریە بۆ کاک مەریوانیانی بەپێی ئامارەکان لە سێمانگی یەکەمی ئەم ساڵیشدا ڕێژەی تونتیژی دژ بە ژنان بە دوو هێندە بە بەراورد بە سێمانگی سەرەتای ساڵانی ڕابردوو زیادی کردووە. ینی هۆکارەکە چییە؟ ینی پێ وایە ئەگەر هەموو لایەنە پەیوەندیدارەکان هەمانگیێکیان هەبوایە ینی ڕێژەی تونتیژەکان کەمتر نەدەبووە بەتایبەت مامۆسایانی ئاینی کە من ئاماری ڕێکخراوێکی ڕاپرسی ڕێکخراوێکم لە بەدەست دەکە باز لەوە دەکا کە زیاتر لە ڕێژەی لە 60 خەڵکی هەرێمی کوردستان دەچنە وتاری ڕۆژانی هەینی مامۆسایانی ئاینیەوە. ینی هۆکارەکە چێ پێ وایە ئەگەر بووە بۆچی کاریگەری نەبووە؟ لە ڕاستیا وەکوتم لە بیدایەتی بەرنامەکە ئاماژەم بۆ کرد کە ئەم دۆسیەیە پەیوەندی بە لایەنی ئاینی نییە. کوشتنی ژنان من تاکی دەکەمەوە بە هیچ شێوەیە پەیوەندی بە لایەنی ئاینی نییە لە 99 ئەو کەیسانەی کە کوشتنی ژنانی تیا ڕوویداوە پەیوەندی بە ئاین نەبووە بەڵکو پەیوەندی بە دابوو نەریت و کێشە کۆمەڵایەتیەکان هەبووە. بۆیە بەڕاستی پێم وایە زوڵمێکی گەورەیە لە مەبەستم لە ڕۆڵی ئاین بوو لە هۆشیارکردنەوەی خەڵکدا سەبارەت بە تونوتیژیەکان ینی پرسیارەکە لەو ڕوانگەیەوە بوو. بەڵێ ڕۆڵێکی زۆر کاریگەریان هەبوو مامۆسایانی ئاینی بەردەوام لە وتاری هەینی و لەو کۆڕووکۆبوونەوەی کە هەبووە و لە ڕێگای بەرنامە میدیایەکانەوە لە هەموو کەناڵەکان تاکیدیان کردوەوە کە ئاینی ئیسلام و هیچ لە ئاینەکانی تر ڕێگە بە کوشتنی ژنان نادەن و ئەوانەی تۆمە دروستەکەن بۆ ئەوەی کە مامۆستایانی ئاینی یاخود ئاین هۆکارە بۆ کوشتنی ژنان بەڕاستیەوە هێشتا تێنەگەیشتون لە ئاین و ئایانەوەی خۆیان بدزنەوە لە دیاریکراوی ئێوە وەزارەتی ئەوقاف هەمانگیتان لەگەڵ بەڕێوەبرایەتەکانی بەرەنگاربوونەوەی تونوتیژی دژ بە ژنان هەیە و هەمانگیەکەتان چۆنە لە چ ئاستێکدایە؟ بەدڵنیاییەوە لیژنای هاوبەشی بەردەواممان هەیە لە ئاستی ڕاوێژکاری وەزارەتی ئەوقاف لە لیژنەیەکی دائیمیایە کە نوێنەری وەزارەتی ناوخۆی تایە و نوێنەری لایەنە پەیوەندیدارەکان لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی لە هەموو ئەو لایەنە پەیوەندیدارانەی تایە کە هەموو ئەوانە نوێنەریان هەیە و بەردەوام کۆبنەوە و کاری هاوبەشەکەن و پلانی هاوبەش دانێن و ئێمە ئامادەین بۆ هەموو هاوکاریشی وەزارەتە پەیوەندیدارەکان بە ڕێوەبەرایەتیەکانی دژ ئەوەی پەیوەندیدارە بە توندوتیژی دژی ئافرەتان جگەلەوەی کە لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیش ئێمە هەماهەنگی بەردەواممان هەبوو بۆ چارەسەرکردن و بنبڕکردنی ئەم حاڵەتە. بەڵێ دەگەرم وڵات کاک مەریوان. دکتۆر سامی لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک چەند پرسیارێک هاتوون دەمێ بۆ بەڕێستانی بخوێنمەوە کە بەشێک لە پرسیارەکان زیاتر ڕەخنن لە ئاراستەی لە ئەو هەوڵ و پلان و بەرنامانەی کە بۆ پرسی ژنان لە هەرێمی کوردستان هەیە.
هیوان نەجمەدین دەپرسێت سنتەری ڕۆشنبیری لە دەرەوەی شارەکان بکرێتەوە ئاستی وشیاری لەلایەن کۆمەڵناسان و مامۆسایانی ئاینی بەرز بکرێنەوە چونکە هۆکاری پەیوەندیکردن تەلەفۆن و ئینتەرنێت زۆر بۆ ئاستی وشیاری لاوان کەمە. کۆمەڵی سنتەری ڕاوێژکاری خێزان هەیە لە هەندێک لە قەزاکان بە دیاریکراوی لە سنتەری شارەکان سنتەری پارێزەکان مەبەسمە. ئەمانە پێت وایە ڕۆڵ و کاریگەریان هەبوو لە ڕێگەی ئێوەکو لانی پەیوەندیدارەوە؟ ئەگەر ڕۆڵ و کاریگەریان هەبوو بۆچی ئامارەکان ڕوو لە بەرزبوونەوە دەکەن؟ ڕێژەی توندوتیژی دژبەژنان ساڵ بە ساڵ زیاتر دەکات بەپێی ئامارەکان. بەێ بەڕێز ئەشێم ئیشارەت پندێ بدەم و بارێ گرانێ پتر وەزارەتە نافخۆ سەرخۆڕاکریە ئەف ڕێڤەبەریە دامەزراندینە و کارێ بەرەنگار و ناتونوتیژی ئەنجام دەن، کارێ لێکۆڵێنی ئەنجام دەن، کارێ هشیارکردنا جیڤاکی ئەنجام دەن. دیف یاسا بەرەنگار و ناتونوتیژیا خێزانی فەرز کردیە سەر وەزارەتی پەیوەندیدار وەکی وەزارەتە ئەوقاف وەکی وەزارەتە پەروەردە وەکی وەزارەتە ڕۆشنبەری ثقافەتە یەکسانی ثقافەتە نابوو توندوتیژی بەڵاوکەن بەس بەداخەوە حتا نوها ئەو هەوڵ و ئەو کوشت ئاستێ طموحدانە بووە بەر چەندێ ئەم ئیشارەت پندێ نادەین زۆر سمینار هاتی ئەنجامدان زۆر سنتەر هاتی نەڤەکرێن بەلێ حتا نوها ئەم نەشیاینە عقلیەتە خەلکی بگوهۆڕین ئەم نەشیاینە فکری خەلکی بگوهۆڕین کو نابێت توندوتیژی بەرامبەر ڕەگەزێمێ بێتە ئەنجامدان ژبەر vê çendê mesela ziyadbûna amarê tundutîjî em şên verê du tefsîra bû encam deyn. Diyar dê tundutîjiyê giran wekî kuştin û xû kuştin û xû sultan ev amarê wa sal bi sal belef kêmiyet çin. Beramber hindê skalayên tundutîjiya xêzanî sal bi sal du beramber zêdetir lêtin. Ev ji çend hokarê tên. Hokarê ewlî ew ثقافت و توعیه دف آفرت پیدا بوده کو تقبل تندوتیجی نکرد و یا دویجی کو سال بسال بنگه تندوتیجی پترفت من پارێزگەها دوه که سال 2007 دم اداره و ریوبریا من ورگرت ایک غرفه ما هبو الریوبریا پلیسان انها ما 10 نویسنگه هین سنتری راوشکاری ما هی مقر مدیریه ما هی 14 پلیس و افسر بین انها ام 300 کسین ونفس حالات نسبة ريفابرية ديش بربي چنده متصورة من نت أستي طموحي ده حتى في لحظة جبر أم نشيان فكري أنجام دين فكري بجوهرين ما مصطفى مريوان سباس و إشارة موضوع كمهم ده أو كو آين الإسلام ببرة إنه أو تشجيع هندت كيان أو فرمان داد کو افراد بیت کشتن دم تو خلاتیه کیت کت نخیر افتشت راست نینا او کسی به کاریجی انجام داد اف تهمت باطل بشریعت اسلامی و آیین اسلامی ود کرد داکو شیت خود در باز کرد او کسی جریمات نوتیجیه یان کشتن انجام داد برانبر افراد او کلتوری وی او ثقافت او تدا او عرف و عادات و تقالید ود بشته وی انجام داد نه شریعت اسلامی یا دویجی جنابی بحثی مثلا هفجینیه که بله هفجینه اجبار ياسا باري كسيتي جمارة بازدا 2008 اتبجد هكر قبل الدخول بو او عقد باطلة هكر بن 16 صالية دابت هكر بعد الدخول بد او عقد موقوفة يا راوست يا سر اجازة كي سر اجازة او كچاهات يا دايشي يعني جيان هفجيني بو هاتيا بيكينون هكر رازمند بو برسقي خو او عقد ماشية و بريفتشت بل دو بارت كم 16 صالي كم تربت استمع الدادگاه بيناتهم ماركرين جنابي اشاره هند داكو قال عقد الزواج الخارجي محاكمه هريما كردستاني ابا حالتك واقعيه ويا درسته وامنش ام حالته لسنوري بارزگاي دوك تاتن حالتك بچاوه تاتن بوت ديارده بالتاكيد يا هي اكر جنابته فيد بزاني امارك لا او كلاني بيونديدار كا بدل شون تان كربي بوم كيسانا ڕێژەیەکتان ژمارەیەکتان تۆمار کردبێ وەکو ئامارلەتان بێت؟ مەژمارەنینە بەس هەکەر هین پەیام نێرە خۆ ڕەوانەی مەحکەما شێخان بکەن ممکنە هێن ڕۆژانە چەندین حالەتە تۆمار بکەن هەروە ساڵ کەرکۆکێوەکی مامۆستا ئیشارەت بدەن پردێوەکی ئیشارەت پێدای عقد الزواج ئەگەرژی چییە ئەم نەشین ڕاوەستینین تیف یاسای عقد زواج اختصاص مەکانی نینە وێگاوێ تو شی ژیانە هەفژینیل الپارێزگا بەسرە پێک بینیم چیە محکەما بەسرە عقد زواجا خۆ چێکەی ژبەر هیچ ئاستەنگێک نینە تو عقدا خۆ تۆمار بکەی ژبەر عقد الزواج تیف یاسایە محل نینە يعني ئەوێ خەلکێ دهۆکێ نەفەرزە لەسەوی إلا دهۆکێ ژیانە هەفژینیە پێک بین وهكذا مجرد إجراءات الأصولية دبرة حسكي بارزجها بغداد وحسكي البصرة ودو ياسن جواز تطبيق بن الدفرين الجير كنترولا حكمتها مركزي ياسا كيفن يا صالة جمارة صدو هشتي وهش صالة بين جونه
جێبەجێت بێت هەرێما کوردستانی تعدیلەوە یاسای ژمارە 15 2008 تطبیقت بێت وەکو هەمی جۆرەکی ڕێک نادێت ئەم یاسانە کەم و کوڕیان تێدایە بۆ کارکردنی ئەوە گرفت دروستکە ینی بۆشایی یاساییان تێدا یاساکان کەلێن و کەم و کوڕیان تێدایە بۆ کارکردن و جێبەجێکردنی کارەکانی ئەوە بەێ حتمما هەمی یاسایەک دەمێت دەرچێت ئەم نزانین کەم و کوڕێت vê یاسایە چنە ئللا هەکەچتە بوارێ جێبەجێکردن بۆ نمونە یاسا بەرەنگاربووناتون و تیژا خێزانی ئەvە تقریبا 3 ساڵە توێ بارێ جێبەجێکردن و ئەف یاسایە نەواقص زۆرت تێدا هەین بەس کە قانونێک بۆ vê مرحلەیە یعنی یا پێدوی بوو ولكن نواقصت تێدا هەین ئەف نەواقصە و ئەف ملاحظاتە هەمی چەندین سیمینار و چەندین وەرشۆپ سەرهاتینە ئەنجامدان بەڵێ دکتۆر سامی کاتمان کەماوە دەسمەلای کاک مەریوان ئێوە ئەمڕۆ شەرکەتی زانایانی ئاینی لە بەیاننامەیەکدا داوایان کردووە دوای ئەوەی کە ئیدانیم ڕووداوایان کردووە داوای پێداچوونەوە بەو یاسایانە دەکەن کە ئیجراعات سزای بکوژانی ژن بە تایبەت لەم جۆرە کەیسانەدا دەدات ئێوە شتێکی لەو جۆرەتان هەیە هەوڵێکی لەو جۆرە وەکو لایەنێکە بەشێکی ئەم گرفتانە بەر ئێوە دەکەوێت بەرپرسیارەتەکەی وەکو وەزارەتی ئەوقاف دیارەوە بەسمە لەو ڕوانگەی کە خەڵک چاوەڕێ لە ڕێی مامەسایانی ئاینیەوە بەکار بکرێت بۆ بەرزکردنەوەی ئاستی وەشاری خەڵکی سەبارەت بە ئەو یاسایانەی بۆ ئیجراعاتکردن بۆ سزادانی ئەم کەسانە ئێوە هیچ هەڵوێست و داواکاریەکتان هەبووە؟ لە ڕاستی ئەم هەڵوێستەی یەکێتی زانایان هەڵوێستێکی زۆر جوانە و لە کاتی خۆیان بووە بەڕاستی وەکو وتیشم یەکێتی زانایان پرۆژەیەکی زۆر گرنگیان هەبوو بەڵام بەداخەوە دەنگی پێویستی نێنا لە پەرلەمان لە خولی پێشووی پەرلەمان کاتێک کە پرۆژەی مەزوونی شەرعیان تەقدیم کرد و داوایان کرد کە ئەو کەسانەی ژن و مێرد مارە بڕن لە یەکتری صیفەتێکی شەرعی و صیفەتی قەزاییشیان هەبێت لە هەردوو حاڵەتەکە بەڵام دیارە پەرلەمانی کوردستان زۆرینەی ئەندامانی پەرلەمان بە بیانووی ئەوەی کە ڕەنگە ئەو پرۆژەیە ببێتە بەدیلی دادگاکان یان ئەو مەزوونە شەرعیە بێتە بەدیلی دادگاکانی کوردستان ڕەزامەندیان لەسەر دەرنەبڕی بەڵام بە شێوەیەکی گشتی من ئەمەوی شارەت بۆ بکەم سەرەڕایی هەندێک لە کەم و کوڕیەکان لەو یاسایانەی کە لە پەرلەمانی کوردستان دەرچوە تایبەت بە توندوتیژی خێزانی و تایبەت بە یاسای باری کەسێتی بەڵام من پێم وایە یاساکان ئەگەر جێبەجێ بکرێن وەکو خۆی ئەوە ئەو بە شێوەیەکی زۆر ئەم حاڵەتانە کەمەکاتەوە بەڵام بەداخەوە من هەستەکەم لە دادگاکان تەنانەت لە ناو دەستگاکانی پۆلیس جۆرێک لە میل بەرە و سڵحی عەشایری و تەرازی و ئەم حاڵەتانە زۆر وای کردووە کە ئەو کەسانەی کە کوشتن ئەنجامەدەن ژن ئەکوژن زۆر بێمنەت بن و دڵنیابن لەوەی لە ڕۆژێک لە ڕۆژان نەجاتیانە بێت لە حاڵەتەکە لە دادگاکانە یاخود لە ڕێگای سڵحی عەشایری ئەگەر بێت و ئەو یاسایانە توند نەکرێەوە لایەنی جێبەجێکار زیاتر جدی نەبێ من پێم وایە ئەم حاڵەتانە بەردەوامە بن و ڕەنگە بێتە دیاردا بەڵێ بە شێوەیەکی گشتی دکتۆر سامیش باسی لەوە کرد کە پلان و بەرنامەکان لە ئاستی پێویستدا نەبووە چی ڕێگرە لەوەی کێ بەرپرسە لەوەی کە پلانێکی گشتگیری سەرجەم وەزارەت و دام و دەستگا پەیوەندیدارەکان نییە بۆ ئەوەی کە کار بۆ کەمکردنەوەی حاڵەتەکانی توندوتیژی لەلایەک و بەسکردنەوەی ئاستی وەشاری خەڵک لەلایەکی ترەوە بکەن من ئامارێکی سەیرم لابوو بەڕاستی لەو ڕۆژانەی پێشوا چەند هەزار ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی هەیە لە کوردستان و چەند لایەن کارەکە لە بواری ڕۆشنبیرکردنی خەڵک ڕێکخراوەکانی ژنان و ئافرەتان ئێستا وابزانام ڕێکخراوی پیاوانیشمان هەیە بۆیە ئەمانە هەمووی ئەو ڕێکخراوانە هەموویان کەمتەرخەمن لەم حاڵەتاوە ئەمەوێ ئەوەش زیاتر بەرچاوڕوون بین و تۆزێک بە ویژدانەوە قسە بکەین ئێمە لە ناو دوورگەیەکی زۆر خراپین چواردەورمان پڕیەتی لە نائارامی کۆمەڵایەتی و سیاسی بۆیە هەرێمی کوردستان تەنانەت لە عێراقیشدا بەڕاستی گرفتێکی گەورە هەیە لە بواری کۆمەڵایەتیە ئەگەر بێت و ئێمە کاری جدیتر و کاری دەستە جەمعی زیاتر نەکەین ئەوە بە دڵنیاییەوە دەرباز نابین لەو کاریگەری سلبی ئەو وڵاتانی دراوسێمان ئەو ناوچەی کاک مەریوان کاتمان کەماوە بەرەسان باسان لە هۆکاری جۆرا و جۆر کرد و دکتۆر سامیش باسی لە هەندێک لە هۆکارەکانی ئەم حاڵەتانە کرد ئێستا ئێوە لەم ڕووداوەدا بە دیاریکراوی بەرپرسیار یەکەم کێ ینی کێ بە بەرپرسی یەکەمی ئەم ڕووداوانە دەزانن بە تایبەت ئەم ڕووداوەی ئێستا بە کورتی سوپاس دەکەین ئێمە لایەنی پەیوەندیدار نین بەوەی کە بەرپرسیەکەم بزانین بەڵام بە دڵنیاییەوە هەر کاتێک هەر کەسێک ڕەبتی بە وەزارەتی ئەوقاف هەبێ ئیتر مامۆسای ئاینی وێ هەر کەسێکی تر لەم دۆسیە دەستی هەبێ ئێمە تونترین ئیجراعاتی ئیداری لەگەڵاکەین و داواکارین لە دادگایش تونترین سزای
بدات کە جارێکی کە بێتە پندێک بۆی لە کوردستان ئەم حاڵەتانە دووبارە نەبێت. زۆر سپاس کاک مەریوان کاتمان نەما دکتۆر سامی دوایین پرسیام لە بەرزتان ئێوە دوجار کێ بە بەرپرسیاری ئەم ڕووداوان دەزان و چۆن دەتوانین خەڵک دڵنیا بێت لەوەی کە پلان و بەرنامەکانی ئەوە دەتوانێت ڕێگر بێت لەوەی کە حاڵەتی دیکەی لەم جۆرە جارێکی تر ڕوو نەداتەوە و کێش بەرپرسیاری یەکەمە لەم ڕووداوەدا؟ بەێ بەرپرسی ئێکێ دوێ ڕیدانێدا و هەرچ ڕیدانەکە تونند و تیژێ بێتە ئەنجامدان دابوو نەریتن کۆمەڵایەتیان هەڵانەوە نایە درستن ئەس کۆمەلگاه گشتی بەرپرسیار زانمش بەرک و حتان و هەم نەشیینە دوا دابوونەریتا بگوهۆڕین هەندێک باش بوونا هەیت حالەتت هەین کێشە چێت بن تەلاق چێت بێت تەلاق مەڕەتان فەئیمساکن معروف بەڵێ دڵنیایی هەیە حاڵەتی دیکەی لەم جۆرە ڕوو نەداتەوە جارێکی تر؟ ئەم خۆ ئجراتت خۆ وەرگرین بەس بتنێ کێشە ئەوە وەزارەتی داخلیە پەیوەندیدار نییە بتنێ وێ کێشەوە ئەمەکو ئیشارەت پێدای لەوانێت دیت پەیوەندیدار هەین بێت ئەوێ ثقافەتێ بگوهۆڕین ژبەر هەندێ ئەس بوو هەوە گرنتی ناکەم کو ئەف حالەتە دووبارە نەبنەوە ژبەر زۆر سپاس دکتۆر سامی جەلال کاتمان نەما دکتۆر سامی جەلال بەڕێوەبەری گشتی بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تونوتیژی دژ بە ئافرەتان لە پارێزگای دهۆک سوپاس بۆ بەڕێزان کە لە شاری دهۆک و لەگەڵمان وێرەوە سپاس بۆ بەڕێز مەریوان نەقشبەندی وتەبێژی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە ستودیۆکانمان لە شاری هەولێر و لەگەڵمان بوو بەڕێزان سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەری بەرنامەکە بوون کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و خواتان لەگەڵ.